دیمە تۆ تا ئێستا سەفەر شتە کردووە؟ بەدڵنیایی. گەورەترین کێشە چی بووە کە بۆ دروستێ؟ یەکی لە گەورەترین کێشەکان و ناخۆشترینیانەوەیە ئەچیتە وڵاتێکەوە زمانەکەیان نازانی ناتوانانی شت بکڕی ناتوانانی وایە ڕاستە زۆر ناخۆشە. تو شەو کێشەیە بووم زۆرێک لە هاوڕێکانیشی کە سەفەریان کردو گەڕاونەتەوە یەکێک لە گلەیەکان کەیان بۆ ئەو شتەوە بەڵام سەرەکەوەی چارەسەر چی؟ و چارەسەرەوەیە هەوڵ بەی زمان فێر ببێ هیچ نەبێ ئینگلیزی کە زمانێکی جیهانی و نێودەوڵەتیە بێگومان بەڕای پێویستە. ڕاستە مەش لەسەر ئەو بابەتەیە ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر گەنج و فێربوونی زمان و چاوەڕێی میوانەکانیشمانەکەین بزانین کەی دێن بۆی دەست پێ بکەین. باش زۆر چاک. میوانên vê carê yên bernameya gencan e. Bano Yasîn li sala 1996 li Slêmaniyê jî dayîk bûye. Xwediya barnameya Bakaloryosa li Endezyariya Şaristaniyê. Bano çalakvana medeniye. Rans Ako li sala 1970 li Slêmaniyê jî dayîk bûye. Xwediyê barnameya Bakaloryosa li Endezyariya Kehrebê. Rans çalakvanê medeniye. سوزان جمال li sala 1988 li Slêmaniyê jî dayîk bûye. Xwediya barnameya Bakaloryosa li rakhandin. Suzan rojnamevan e. Nejat Kawa li sala 1989 li Slêmaniyê jî dayîk bûye. بەخێر بێن. بەخێر بێن. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێمان بۆی گفتوگۆ بکەین لەبارەی زمانەوانی گەنجەکانمان و زمانیان وەکو خۆتان نەزانن لەم ڕۆژگاری ئەمڕۆیە زمان بۆ گەنجانمان فێربوونی زمان بۆ گەنجانمان بۆ یەکێک لە سەرەکی ترین شتەکانی ژیانیان بۆ کاریان و بۆ بەردەوامیان. با ئێمە لە سەرەتایی ترین و سادەترین پرسیارمانەوە دەست پێ بکەین. بانوخان بەڕای تۆ زمان چییە؟ زمان کۆمەڵە ڕستەیەکن کە کۆمەڵگایەک پێکەوە دەبەستێتەوە. دەستخۆش. هەرەونە؟ بەڵێ. کاک ڕەنس لای تۆ پێناسی زمان چییە؟ بەڕای من زمان بریتە لە ڕێگەی بەیەگەاندنی چەند کەسێک لە شوێنێکی دیاری کراوە. ئەگەر بڵێن لۆکاڵی بێت یاخود ناشناڵی بێت یاخود ئینتەرناشناڵیش بێت. سۆزان خان زمان لای تۆ چ واتایەکە گەیەن؟ کلیلیکردنەوەی دەرگاکانی هەموو ڕێگاکانە گەیشتنە بە هەر ئامانجێ بتەوێ. ئەگەر یەک زمان بزان یەکی بە یەک ئامانج بە چەند زمانێ هەر ئامانجێ بتەوێ پێگەیت. کاک نەژاد پێناسی زمان لای تۆ چییە؟ زمان بریتە لە کەرەستەیەکی کۆمەڵایەتی بۆ گەیاندنی بیرەکانمان و فکرەکانمان بە بەوانی تر و بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان نەتەوەکانی ترا. چاکە سۆزان خان بەڕای تۆ گەنجانی ئێمە تا چەند هەوڵیان داوا کە فێری زمان ببن یاخود خۆت چەند هەوڵت داوە کە فێری زمان ببێ؟ جاری وایە زروفی ژیانەوە لێکە هەوڵ بیت باشە، بەڵام بە شکلێکی ئام باشترێکە کە لەبەر خۆ هەوڵ بیت. لە ئێستا وای لێ هاتووە کە تۆ ئیشێکی تر ئەسڵ دەست ناکەوێت کە یەک زمان بزانیت. لەبەر ئەوەیە زۆر جار نەجاحەتیش نایەنەوە فێربوونی زمانە. بۆ خۆت فێربوونی زمان هەرکردنەوەی نەجاحەت نایە لەبەر منافەسەیە یان گەیشتنە بە دەستکەوتنی ئیشی باشتر هەلی ژیان. جاری وایە کۆڵەیە ئاسان نییە فێربوونی زمانێکی تر. لەبەروی لەوانەیە ئێمە جیلێکی تر ئەم جیلە تازە پێگەشتە باشترێکنێکدا ئێوە فێرەکرێن جیلی ئێمە تۆزێت تێپەڕیوە. پەلەپەل بکەی لە هەر شتێکە سەرناگرێ و قورسێک سەر کۆڵەیە زۆر و کۆڵەیە ئەکەوێتە ئەوەی کە وازەهێنێ ئەڵێ تەواو فێر نابم باشە. بۆیە ئەگەر بۆ خۆت بێ یەکەم جابی لەوە کەرەوە تۆ بۆ خۆت فێری زمان بە شتێکە لە هەموو لایەکەوە یارمەتیتەیە نەک بۆ ئەوە بێ بۆ ئیش بێیان بۆ شتێکی تر بێ. بۆیە بۆ خۆت زۆر باشترێکە فێری چۆن هەوڵت داوە بۆی فێری زمان ببێ؟ ناڵێ جاروایە تۆ لەبەر ئیشەکەیە. من لەوانەیە هەلێکی ترم هەبوو بێت فێر بێتم نەبێت لە دەرەوە ژیاوم فێری زمانەکە بووم و زروفی ئیش و کاروای لێ کردوم پێویست کا چەند زمانێ بزانم باشە. بەڵام چەند ڕێگایەکی ئاسان هەیە وەک لەوەی کە خۆشی لێ ببینی خۆشی بینی لە زمان. خۆراکی مێشکە نەک هەر جەستە و هەڕۆ. خۆشی لەوە ببینە کە تۆ کەلیماتی تر فێر ئەبیت ناچار ئەبیت بێژگە لە کەلیماتیش کولتوری وڵاتی تر شارەزای تۆ زمانی وڵاتێکی تر بزانە. زۆر چاکەکاریەوە کاک ڕەنس. سۆزاخان پێشتروتی ئەگەر زمان بزانی زمان ئەو گەێنێ بە ئامانج بۆ وتیشی بارودۆخ هەنێ جار بارودۆخ واو لێ کافێری زمان بوو. ئایا
بارودۆخی ئێمە وەکو کورد ئەتوانین بڵێن بارودۆخێکە کە ئەتوانی وامان لێ بکە فێری زمانی زیاتر بین یاخود ئەوە هەوڵی ترەکە ئەبێ ئێمە ئەوە مەسەرەن ڕێگەی ترەکە بێ ئێمە هەوڵی بۆ بووین بۆی کە فێری زمان بین خۆی بڵین نەک مەسەلەکە تایبەتین بە کوردەوە بە عالەمی باسیکەین ئێستا پێشکەوتنی جیهان و تەکنۆلۆژیای جیهان بە بڵین بە زمانی ستاندەر ئینگلیزیە لەبەرەوە هەموو کەسێک و هەموو تاشێشی کۆمەلگا بۆی کە لەگەڵ هاوسەردەم بێت یاخود هاوشەرخ بێت لەگەڵ ئەو سەردەمەی کە تیاژی پێویستەکات خۆی فێری زمانێکی ترکا لەوانە زمانی ئینگلیزی گەر خۆی بڵێن بیسیکلی زمانی ئینگلیزی نەبێت و یەک تێبینیکەش هەیە لێرە من لێرە حەزەکەم و تێشی نێلسن ماندێلاتان پێ بڵێم کە ئەڵێت ئەگەر قسەت لەگەڵ پیاوێکا کرد یاخود کەسێکا کرد بە زمانێک کە تێگات ئەوە چێتە مێشتیەوە بەڵام ئەگەر قسە ئەو هەمان ئەو بڵین ئەو تێوت پێوت بۆ زمانی خۆی زمانی دایکی خۆیەوە چێتە دڵیەوە ناچێتە مێشتیەوە ئەتا ئەوەش پێویستێکی کەی زانینی زمانە لەم ڕۆژەیە من زیاتر زانینی زمان بۆ لەوا سوودی لێ بینم کە بتوانم کۆمنیکیت واتە ینی پەیوەندی کەم بە خەڵکی کەوە کە هاوزمانی خۆت نەبێت ئەمە شتێک هەڵبوونی کللتورێکی زۆر جوان دروستەکات دەستخۆش بانوخان سۆزانخان و کاگڕەنسیش باسی ئەویان کرد کە گەنج ئەگەر زمان بزانێ هەلی کاری زیاتری بۆ ئەڕەخسێ ئایا بەڕای تۆ گەنج ئەگەر چەند زمانێک بزانێ هەلی کاری باشتری بۆ ئەڕەخسێ و ینی ئەو گەنجە سەرکەوتوترە بێ؟ بەڵێ بەتەکیید بەدڵنیایی ئەوەکو ئەزانن ئێستا ئینگلیزی بۆتە زمانی زانست ڕاستە ئینگلیزی بۆتە زمانی بزنس هەرچێک لە وڵاتی ئێمە ئەکرێ پێویستەکە زمانی ئینگلیزی بزانی پێش هەموو شتێک و هەر هەلی کارێک دائەنرێ لە ئێستادا پێویستە زمانی ئینگلیزی بزانیت بۆیە ینی بە شتێکی باشی ئەزانم ئەگەر گەنجەکانمان هەوڵ بن پێش هەموو زمانێکی تر ئینگلیزی فێر بن وابزانم وای لێ هاتووە کە داوای شادە ناکەن لە پێشان داوای زمانی ئینگلیزیەکە ڕاستە باشە با بینە سەر شتێکی تر کاک نەژاد ئێمە هەمومان خۆ دەزانی سیستەمی پەروەردە چۆن و چۆنە خوێنی ئایا ئەم سیستەمی پەروەردەی کە هەیە کە لە مناڵیەوە چینە خوێندنەوە تاکو و ئەچینە زانکۆ واو لێکا فێری زمانێکی تربی بەڵێ خۆی سیستەمی پەروەردە زۆر گرنگە بۆ ئەوەی کە مناڵ لە مناڵیەوە ئاراستە بکە بۆ ئەوەی کە ئەو زمانی کە زمانی زانستە بە تایبەتی زمانێکی وەکو زمانی ئینگلیزی کە زەرورە بۆ ئەوەی کە ئێستا هەر لە مناڵیەوە فێری ببیت پەروەردە زۆر گرنگە مناڵەکان ئاراستە بکە بۆ ئەو زمانە سیستەمی پەروەردە ئێستا بە بەراورد لە ساڵانی پێشووتر تا ڕادەیەک باشترە بۆ فێرکردنی مناڵان بۆ زمانی ئینگلیزی بەڵام تەسەوورەکەم هێشتا لە ئاستی پێویستان نییە چکە مامۆستاکان تا ڕادەیەک ئەو کۆنڤەرسێشنیان یعنی ئەوەی کە دیالۆگیان نییە لەگەڵ مناڵەکانە بۆ ئەوەی کە بە زمانی ئینگلیزی قسە بکەن بە شێوازێکی بەرچاو بەڵکو ئەوەی هەیە تەنها وشەیە و زۆر جاریش من خۆم برایەکی بچووکم هەیە لە زمانی ئینگلیزیە باش نییە لەبەرەوەی مامۆستاکەی ئەو شتانی کە کۆمەڵێک شتی باشیان پێ ئەڵێن بەڵام نایان بویان بە تاواتی ڕوون بکەنەوە هەم شێوازی دەربڕینی وشەکان و هەمیش ئەوەی کە فێری ڕستیان ناکەن دەستخۆش سۆزانخان گوێت لە قسەکان کاک نەژاد بوو باسی ئەوە کە لە پەروەردەی ئێمە لەوانەیە ئەوەنە گرنگی بە فێربوونی زمانەکە نادەن تاوەکو گەنجێک دروست ببێ کە زمانێکی باش بزانێ بێجگە لە زمانی دایک تۆ تەجروبەی ژیانت هەیە لە دەرەوەی وڵاتە ئایا ئەو بەراوردە چۆن نەبینی لە سیستەمی پەروەردەیە کە گەنجەکانمان پێگەێنن سیستەمی پەروەردەکە ئەوەنە تەرکیزی لەسەرەوەی زمانێکی تری فێر بکات ئەوەنە تەرکیزی لەسەرەوەی پێڵێت خاتە مێشکەوەکە تو هیچ شانسێکە نییە ئەگەر زمانی بۆ نوێ ئینگلیزی نەزانی باشە دەبەری زۆر زەڕورین پێی خەلەلەکە لەوە نیە زمانێکی تر فێر نابن یا فێرە بن ئەم جیلە فێرە بن لەبەری زمان ئینگلیزیە زمانێکی دووهەم هاتۆتە ناو مەنهەج و ژیانمانەوە خەریکە زمانی دایکیان بیرەچێتەوە خەلەل لەوەیە دروستوە کە تۆ زمانی دایکەکە ڕای تۆ سیستەمی مۆبایل لێ کردووە کە زمانی دایک خەریکە لە بیرەچێتەوە بەڵێ سیستەمەکەش و مجتەمەعەکە و ئەو هەوڵە زۆری ئەو زەختە تەنانەت لە ماڵەوە دایک و باوک ئەو زەختە زۆرەی کە ئەڵێ با کەلیمەیەکی تر بزانێ بەس لە ئەساسا تۆ زمانی دایکە تەسبیت نەبێت تۆ مەزبوطی زمانی دایک نەزانی زمانی دووهەم هیچ بە هیچ جۆرە کۆنتترۆل ناکەیت جاری وایە
من خۆم لە بینی زمانەکانە ئەمود زمانی باشە زانم سێرمە کرد کوردی نازانم کەلیماتی کوردیم بۆ نایە ساڵم کەلیمات وشە کەواتە نەتەتوانی وشەکان تەرجمەکەیت سەر کوردی بە هیچ جۆری ئەم ئاسیە بووم زۆر تا ئاسیم سێرم کرد لە مناڵ بێت گەورە بێت لە هەر ئاسیەکە بێت تەمەنێبی یەکەم جار زمانی دایک زۆر زەڕورە ئێمە ئەوەنە تەرکیز چۆتە سەر زمانەکە لە سنووری جوغرافی ئێمە هەر ئەبێ چەند زمانێکی تربزانی هاتۆتە بەرگوێمان بەس ئەوەنە پەرتەوازە بووە تەرکیزیان لەسەر یەک ئامانج نییە و خۆشی لێ نەبینینەکە کەوتم خۆشی لێ نابینن بۆ ئەوە نییە کە تۆ ضروری زمانی تر بزانی تۆ بە یەک چاو یەک لا ئەبینی دوو چاو هەموو شتێ باشتر ئەبینی بۆیە سیستەمی پەروەردەکە هەوڵەیات بەس باشترە جارێ تەرکیز کاتۆ سەر زمانی دایک کاغڕنس ئەو بربەسانە چین کەێتە پێش گەنجێک یان خوێنکارێک بۆی کە فێری زمانێکی تر بێت سەرەتا سیستمی پەروەردەی ئێمە کەمێک ئەتوان بڵێم کلاسیکە زیاتر سۆزانخواواناڵێ ئەڵێ ئەگەر سیستمی پەروەردە هاوکات خێزان وا لێکا کە زمانی دایکە بیرچێتەوە زیاتر فۆکس لەسەر زمانی تر بێت ڕاستە بەڵام من ڕایش کەمێ ڕایزمەیە لەبەرێکە خۆمان بڵین هەر لە سەرەتاوە بۆ سیستما ڕۆشتین هەتا ئەمڕۆ کەمێک کلاسیکە هێشتا ئەو سەرەتایانی کە زۆر بەڕادێکی زۆر کەمتیە کە دەتوانن مناڵ پەروەردەکەن لەسەر زمانێکی کا بڵێن زمانێکی وەکو ئینگلیزیەگە پێین بە نمونە بیکەن بە زمانی دۆمیان بێژە لە پاڵ زمانی دایکە ئەوەش بزانن بەڵام و بربەستی کەشەیە بربەستی کە بۆ نمونە گەنجیەرە خۆی بڵێن پەرۆشی نییە بۆ فێربوونی زمان حەز ناکات یعنی فێری زمانێکی کە بێت یاخود تااقەتی نییە وەکو بڵێ کە چۆن بڵێن خەڵکەڵێ تااقەتی نییە بۆی کە فێری زمانێکی کە بێت ئەوانە هەمووی بڵێن بانوخانوەکو گوێت لە قسەکانی سۆزانخان و کاکڕانس بوو ڕایجیاوازیان هەبوو لەسەر سیستەمی پەروەردە و فێربوونی زمان بۆ گەنجەکانمان کامتانەتوان قەنعاتم پێبێنن کە سیستەمەکە باشە بۆ فێربوونی زمان یاخود باش نییە بە سیستەمێکی باشی نازانم تەجروبەی ژیان هەبوو لە دەرەوەی وڵاتە بڵێ وەکو ئەوەی من تەجروبەم هەبوو بێت بە سیستەمێکی باشی نازانم چونکە ئەوانی من بینیومە لە درەوەی وڵات ئەگەر تۆ بتێ فێری زمانێک بی ئەو کەسێت بە زمانەکە قسەت لەگەڵا کە بێ ئەوی تۆ هیچ تێ بکەیلی ڕاستە وردە واد لێکە مەجبورێت وات لێکا فێربی بەڵام ئێمە مامۆستامان هەیە لێرە ئەنی لە ڕگەڵ ڕێزم بۆ مامۆستاکانمانە ئەمووی بە زمانی نێزی قسە ناکەن لە پۆلەکانە ئێمە ئەوەی تەرکیزمان لەسەر فێربوونی گرامەر و فێربوونی بەعزە شتێکێ تەرکیزمان لەسەرەوەیە چۆن بتوانین قسەکردنەکانمان ئیمپروف بکەین باشتر بتوانین قسە بکەین باشتر بتوانین لە بەرامبەرەکانمان تێبکەین بە زمانی نێزی باشە بانوخان من ئێوە هەمووتان باسی زمانی دایکتان کردمە ئێمە ئێستا بۆچوونی مامۆستایکی زان کۆمانە سەرەوە بابەتە وەرگرتووە ئەویش کاک دکتۆر ڕۆڤکەریمیە کاک دکتۆر خۆشحاڵین کە ئامادە بووی لە بەرنامەی گەنجانە ئەمێ پرسیاری ئەوە بکەم ئێستا وەک خۆ دەزانی سەردەمی خێرایی و تەکنۆلۆژیایە و زۆرێک لە گەنجانمان بەڕووی دنیای دەرەوە ڕویان کردوتەوە ئایا بەڕاستی ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە زمانی دایک بەس جۆرێک بڵێم دەمرێت یاخود ئەبدێتە بێتەوە بەکۆی گشتی زمانی کوردی خۆی لە ڕابردووە ترسێک هەبوو لەسەر با بڵێن بەرەو لاواز چوونی بە تایبەتی لە کوردستانی باکوور بەڵام لە ماوەی ساڵانی ڕابردووە تا ڕادێک ئەوەش گۆڕانکاری بەسەرداهات و ئەو ترسە بەو شێوەیە نییە کە جاران هەبوو لە ئارادا بوو و بەڕادەیە کە زمانی کوردی یەکێک بوو لەو زمانانەی کە لەو پرۆژان نێودەوڵەتیانەی کە فەندی زیندوڕاگرتنەوەی زمانەکانەکە کە مەترسی لە ناوچوونیان هەیە زمانی کوردی بە یەکێ بوو لەو زمانانە بەڵام خۆشبەختانە ئێستا توانین بڵێن زمانی کوردی بەهۆی ڕاگەیاندنەوە بەهۆی دەسەڵاتی با بڵێن سیاسی بە شێوەیەکی گشتی لە هەر پارچەی کوردستانەوە تا ڕادەیە زیندوڕاگرتنی خودی پرسی کورد ئەتوانین بڵێن ئەو مەترسیە زۆر کەم بۆتەوانێ بەڵام تایبەت بە سۆشال میدیا ئەتوانم بڵێم زمانی ئێستای کوردی کە بەکارهێنرێ لە سۆشیال میدیادا زمانێکی لاوازە زمان لەگەڵ کەلتورا وابەستەی یەکن زمان لە ناو کەلتورا جێبێتەوە ئەو زمانی کە ئێستا لە سۆشیال میدیادا بەداخەوە بەکار ئەهێنرێ زمانێکە کەلتورێکی ناشرین و ناشارستانی لێ بەرهەم هاتووە و بەداخەوە ئەمە ماوەیەک دەمێنێتەوانێ ڕەنگە بۆ
زیاتر لە 10 ساڵی دیکەش ئەمە بخایێنێت تاوەکو نەوەیەکی نوێ دێتوانێت گۆڕانکاری لەوەدا دروست دەبێت. زۆر باشە دکتۆر ڕەوف کەریم بە دەرفەتمان زانی کە ئەو پرسیارەت ئاڕاستە بکەین ئایا لە ناوەندەکانی خوێندن لە پەیمانگا و زانکۆکانە ساڵانە سیستەمی فێربوونی زمانی قوتابیەکان ئاپدەیت دەکرێتەوە یاخود هەر سیستەمی ساڵانی 70-80کانە چکە وەکو خۆتە زانی زمانێکی وەکو ئینگلیزی ساڵانە وشەی نوێی دێتە ناو. بەدڵنیایەوە نەخێر ببوورە من وەک ئەوەی کێسە لە مامۆسام لە زانکۆی گەشەبەدانی مرۆیی و لە زانکۆی سلێمانیش ئاگادارم وەکو جاران نییە لە ئێستادا سیستمەکە سیستمی ئامادەکردنی کۆرس بووکە هەموو مامۆستای هەر بابەتێک داوای لێکرێت لە سەرەتای ساڵە کۆرسبووکی خۆی بۆ خوێندکارەکانی پێشەش کاڕووی نیبکاتەوە سەرجەم ئەو بابەتانی لەو ساڵدا ئەڵێتوانێت لە بری ئەوەی کە جاران کتێبێک دیارێکرا ئەکرا ئەو کتێبە 10 ساڵ هەمان کتێب دووبارەکرێتوانێت لەناو بەشەکە ئێستاوانە ماوە کۆرس بووکە و ئایتمە و ئەو بابەتانی کە پێویستەکە بخوێنێت کە پێویستە ساڵانە مامۆستا ئەپدەیتیان بکە سەرچاوی نوێ بەکاربێنێ و ئاماژە بە سەرچاوەکانیشکە لەناو ئەو کۆرس بووکەدا کە خاتە بەدەست خوێندکار و لە سەرچاوەکانەوە ئەبینین کە ئەو مامۆستا ئەپدەیتی کردوەیان لەگەڵ ناوەڕۆکی سلایدەکان کە ئامادەیەکە پێشکەشی خوێندکارەکانێکە لەوانەکاندا پێویستە ئەو سلایدانە ناوەڕۆکەکانیان ئەپدەیت بکات ساڵانە ئەگینا دوا ئەکەوێت مامۆستاکە بۆ خۆی هەر بابەتێک سلایدەکانی ئەم ساڵی بۆ ساڵی داهاتوش بێت کەواتە بەدڵنیاییەوە بۆ خۆی کەسایەتێکی ئەکادمی لاواز نمایشەکات بەڵکو بە پێشەوانەوە پێویستەکە هەمیشە بە شوێن نوێترین زانیاردا بگۆڕێت کە ڕەنگە لەگەڵ زانیارەکانی پارساڵیدا تاوا پێچەوانە بنەوانێت. زۆر سپاس دکتۆر ڕەوف کەریم. گوێبیستی قسەکانی دکتۆر بووین کاک نەژاد وەکو خۆت گوێت لێبوو کە ئەو باسی ئەوەیە کە پێویستە ئاپدەیت بکرێتەوە سیستەمی فێربوونی زمانی گەنجەکانمان بەڵام بەو ڕاد پێویستە نییە بەڕای تۆ گەنجەکانمان کە لە زانکۆکانە فێر نەبن و ئەو سیستەمە ئاپدەیت نەکرێتەوە ئەبێت چی بکەن لەکوێ فێری زمان ببن. بەڵێ خۆی بێگومان کێشەکە لەوەیە کاتێککە قوتابی لە سەرەتاییەوە هەتاوەکو زانکۆ لە زانکۆشا فێری زمان نابێت تەنانەت لەوانەیە بڵێم قوتابی کۆلیژی زمانیش بەو شێوازە فێری زمان نابن ینی زانکۆ فێریان ناکە ئەبێ بچن لە دەرەوە ناچارن پەنا بۆ لایانی تر بەرن لە دەرەوە خۆی زمان بەڵێ اینجا زمان خۆی یەکێکە لە کەرەستەکان بۆ بازرگانیکردن بەڵام خودی فێربوونی زمانیش ئێستا بۆ بازرگانی ینی بازرگانی پیاواکرێت لەلایەن سنتەرەکان و لەلایەن سنتەرەکانی فێربوونی زمانەوە ئەنجا زۆر جار سنتەرەکانی فێربوونی زمانیش بازرگانەکان بەو شێوازەیە کە ئەوانیش هێشتا خەڵک بە باشی فێری زمان ناکەن ئەگەر چی من ڕام وایە خۆی زمان شتێکە ئەبێت خۆت حەزر لێبێ و هەوڵ بێ فێر ببێ بەڵام سنتەرەکان بێگومان دەوری کاریگەر و کاران هەیە لە ئاراستەکردنی کەسەکانە تاکەکانە بۆ فێربوونی زمان و ئەوەی کە پێیان بڵند چۆن فێری زمانەکە بن و حەجمێکی باشیش لە وشان پێبن و شێوازی قسەکردن ئەو شتانیان پێ بڵێن بەڵام ئەوەش لە ئاستی پێویستان نیە ئەویش بازرگانەکە بۆ بۆی کە تەنها بۆ پاکردنی پارەیە وەک لەوەی فێرکردنی کەسەکان بێ باش شتێکی تریش زۆر جار بینیمانە کەسێک لە کۆمپانیایەکی دەرەوە بۆ نمونەکاری کردووە یان ئەو کۆمپانیانی کێنە هەرێمی کوردستان فێری ئینگلیزیە بن باشە سۆزان خان پێ دوان نییە ینی بە بەراورد بەو سیستمی خوێندنی کە هەم مامۆستا دکتۆر ڕەوف کەریمی و کاک نەژاد ئاماژەی پێ بکەن بەجددی وا لە گەنج ناکە کە کاریگەری دروستکە فێری زمان بێ ئەو کۆمپانیای بیانیانە ئەگەر بێن ئەوە باشتر گەنجێک فێری زمان ناکەن ڕایەکی ترم هەیە لەسەر ئەو ئەزایی چۆنم نەک هەر زمان هەر ئیشێ بێ هەر شتێ بێ تۆ ناتوانانی پشت بە یەک سەرچاوە بەستی باشە سیستەمی خوێندنەکەمان ناڵی خەلەلیتیانە بەڵام شتی سەرەتایی و پیشانەیە شتی سەرەتایی و فێر ئەکات ئەوە هەنگاوێک ئەڵێ هەنگاوی دووەم و سێم بۆ خۆ تۆ ناتوانانی چاوەڕێکی ئەتوانی ئەوە سەرەتایە دووەم و سێم ماڵەوە عیلە لەگەڵ تا بڕۆن مناڵمان هەیە لە ماڵەوە کەلیمەیەکی تر بەکاربێنێ لەوانەیە پێی پێ بکەنن غەڵەت بێ ماڵەوە پاڵپشتی بن هەنگاوی سێم ئەگە تۆ زۆر ضروری بە زمانێکی تر تۆ هەر شەر نییە ئەو زمانەی تر بە مەزبوطی فێری ببی تۆ لە بۆ ضروری ینی ئەبێ ئیلا بلا ئیشمان بۆ بێ کە لە کۆمپانیاک میان لە شوێنێ بین مەرجێکی ئەو کۆمپانیا ئەو بێ بڵێ وڵا بە فێری زمان بی ئەنجا ئەمە زمان بزانین یان هەر گرنگە زمان بزانین نانە ئەزەی چۆنە کە ئیشەکە وای لێ هاتۆ بیانەوە ئەیانێ مەسەلەیەکە لە بەبەردە دوو چۆلەکە ئەیا بە عەرزە ئەوێ تۆ لە جیاتی تۆ بۆ ئەو مەرجە بۆ دانێ تۆ سێ زمان بزانە نەخێر یەک زمان بزانە ئیشەکە و مەزبوطکە کەسێکی تر دامنێ بۆ نمونە بۆ ئینگلیزی باش ئەوان ئەیانەوێ زۆرترین
زۆرترین بەهرە زۆرترین شتیان لە یەک نەفەرا دەست بکەوێت ئەمە ژوای لێ هاتووە کە هەمووی بۆ یەک لا هەوڵەیە لاکانی تریان لەبیر چۆتەوە چینەوە سەر سیستەمی خوێنن سیستەمی خوێنن وەکو هەموو ئیشە سەرەتا و فێرەکە گرامەرە شتی ڕۆژانەی ینی باشتریش بوو لە چاو ساڵان هەریی فێر ناکرد مامۆستاکە خۆی هیچی نازانی ئێستا باشتر ڕێزمان ئێستا باشترێکە خۆی هەر ڕۆژانە ئەبدەیتەبی کەلیماتی تازەیە شتی تازەیەت ئەگەر ئەزانی زۆر زەروری پێی شتەکەەوە بە تەرکیز وای لێ مەکە ئیجبابێ ئەزانی تۆ ئەچتە بوارێکەوە تەرکیزکە هەمستێپی 2-3 بنێ لە یەک کاتۆ هەر لەم زەمانەیە شتێک فێر بوویت ئیشی ڕۆژانەتی پێ بڕوە ئینگلیزی تازە تەواو تەسبیت بووە عەرەبیە هەر شتێکی لێوە ئەزانی بەڵام هەوڵەکەی خۆتە تۆ ناتوانانی منافەسە لەگەڵ خەڵکی منافەسە لەگەڵ خۆت بکە تۆ هەوڵەکە بۆ خۆ بە کە ئەزانی ضروری پێی بەس تۆ هەر تەرکیزی لەسەر ئیشە باش خۆش بانۆخان ئەو کەرستانە چین یاخود ئەو ئاسانکاریانە چین کە گەنجانمان یارمەتی گەنجانمانەدەم بۆی فێری زمانێکی نوێ ببن واتە چۆن بە چ ڕێگایە ڕێگاکان زۆر ئاسانە ئێستا لەبەرەوەی ئێستا هەمومانە زانین ئینتەرنێت زۆر بەکارێنین زۆرتر سوۆشیال میدیا بۆ بەشتێکی ڕۆژانە ینیها بە هەموو کاتێک ئێمە بەکاریانێنین ئەگەر بەسیترین ڕێگە بۆ فێربوونی زمان ئەوەیە کە سرچی بۆ بکەیت لە ئۆنلاینە یەک دنیا کۆرسەیە کە بێ ئەوەی تۆ هیچ پارێک بێ هیچ دەستکەوتێ بێ بە بێ بەرامبەر فێری خۆت فێری زمانێک بووی لە ڕێگای ئۆنلاین بەڵێ من زمانی کۆری ئەو بە سیرکردنی زیاتر دراماکانیان و لەگەڵ ئەوەشە کۆرسات هەیە هەل بە ئۆنلاین کە وەریانەگری باشتر فێر دەکات و من لەوەشەوە وەبسایتێک هەیە ناوی ڤیکیە ترانسلیشنم کردووە لە کۆریەوە بۆ ئینگلیزیان هە سەبتایتڵیان بۆ دائنێ من یەکێک بووم لەو کەسانەی کە توانیم وەکو ترانسلیتەرێک لەگەڵ ئەوانە ئیشکەم لە کۆریەوە بۆ ئینگلیزی بەڵێ بەخۆ بەخش هەمووی بە ڕێگای ئۆنلاین هەمووی بە ڕێگەی ئۆنلاین بەڕاستی زمانێکی قورسیارە قورسە بەتەکید یعنی ئەگەر گەنجێک لەم وڵاتەیە وەک بانوخان ئاماژەی پێ بە ئەگەر حەزکە فێری زمانێکی تر بێت لە یوتیوب و لەوانە بڵێ ئەگەر تۆ خۆت هەوڵی بۆ بێ هەموو شتێک بە هەوڵە ئاسانە بەڵام کە خۆت هیچ هینێکت نەبوو بۆی پاش باشە کاک ڕەنەس چۆن بۆ ئەم گەنجە بەرداوامی بۆ باکە خۆی لە ئۆنلاین خۆی فێری زمان کە ینی باشەوە سێری کرد کۆمەڵێ و شەش بۆ نمونە ئەخوێنێت و ئەوازانێ بەڵام چۆن بەرداوامی پێباتاک و وەکو کەسێکی ئاسایی یان مەحادثەی پێباتاک و کەسێکی ئاسایی فێری زمانەکە بێت خۆی سەرەتا پێویستە تۆ پەرۆشیت هەبێ بۆ فێبوونی زمانەکە ئامانجدا نابێت کە فێری ئەم زمانە بیت من هەر بڵین لە 2009 خەریکی فێبوونی زمانی ئینگلیزیم تا ئەم ڕۆژنەوە خۆشەویستیش بۆ هەبێت بەڵێ و زۆربەی شەو ئەتوان بڵێم بەس مەجالم هەبێت ئەچم شتی ئینگلیزیە خوێنمەوە حەزم لە ترانسلیشن هەیە بڵێن لە تەرجمە هەیە لە بینی ئینگلیزی بۆ کوردی بۆ شێوەیە وەربانوخان ئاماژەی پێ لە ئینتەرنێتیشا زۆر سەرچاوی زۆر هەیە هەر بێزرە لەو سایتێشی ئەو ئاماژەی پێ سایتێشکی عالەمی هەیە کە نای کۆرسێرایە ئەوە کۆرسیتیایە بەفری توانیت هەموو کۆرسەکان بە ڤیددیو بۆ تەنێرێت بە ئیمێل توانی داونلۆدی پێیت و ڕۆژانە بۆ نمونە 20 دقیقاتی خۆشتی پێبێ ئەبینی لە ماوەی 2 مانە فەرقێکی تەواو کردووە بەبێ بەرامبەریش. سۆزان خان ئایا سیستەمی ژیانی ئێمە وای لە گەنجانمان کردووە کە لە فێری چەند زمانێکی جیاواز ببن بە شێوەی ئۆنلاین وەکو بانوخان و کاگڕەنس باسییان کرد یاخود ئەو ڕێگایی بە گەنجانمان نەدا چکە وەک خۆتە زانی گەنجانی ئێمە ئەبێ کار بکەن و سیستەمی ژیانمان وابزانام تۆزە قورسە لە چاو وڵاتانی تر وایە ئاسانکاری هەیە و هەردووەم دوو بەڕێزەوتیان فێربوونەکان نەک ئاسانە ئەوە نە ڕێگا زۆرە لە هەمووی باشتر ئێستا قاموسی کوردیمان هەیە ئەگەر ئەو ساناچار بوویت عەرەبی بزانی اینجا ئینگلیزی فێربیان زمانێکی تر ئێستا کوردیمان هەیە زۆر بە ئاسانی زۆر بە دیقا هەمووی تەنانەت بە کوردی وشەکەی بۆ ئەنووسی تۆ ئەداتیان نابێت تۆ ئەگەر تێ زمان فێربیت ئەبێ جارێ لە هەماوی یەکەوە دەست پێ بکەم مەچۆ سەر کۆرسات و هەنگاوی ڕۆژی یەک کەلیمە فێربە یەک ماسی کەلیمە پێ لە هیچی خۆڕایی سی کەلیمەت لای یەک کەلیمە بەڵام بە زانینی وشە تۆتوانی قسە بکەیت چکە زۆر کەسێ وشەی زۆر ئەزانێت بەڵام ناتوانێت ئەستا دروست بکات لەبەرەوەی لە مەکتەب گوێی نەگرتوێتی سیستەمی گرامەرەکەم خراپە تۆ ئەگەر لە ئەوەڵۆ لە هەل ابتیدایی خۆمان سێ بکە گرامەرێکی زۆر باش فێرەکرێت
بەسیترین شت فێرتەکە کە تۆ لە زمانی با بڵێن ئینگلیزی ئەمە تەرکیزمان سەر ئینگلیزیە ڤێربەکان ئێستا و ڕابردوو داهاتوو شتی زۆر زۆر بەیسکی جوان و باش و مەزبوطە فێرێک تێک کە هەموو ئەڵێن اینجا ئەوە بەچی فێرەبی تۆ تا شەشی بدایەکە تەرکیزکە لەسەر ئەوە یەک کەلیمەکەش و ئەمە زۆر باسی پەروەردەمان کرد باش جومەکەمان بۆ ئەوە باشە زۆر باشە ئەمە با بچین لای بۆچوونی کۆمەڵی گەنج باوەرگرتووە بزانین چەند زمان ئەزان و دواترە گەڕێنەوە بەردامین بەگرتووە. لە زمانی دایک کەمێک عەربی و کەمێک فارسی ئەزانم ئەم ڕۆوای لێ هاتووە ئەو نە سەرقاڵێکە زۆر بۆ ناتوانانی بوارە نییە بۆ ئەگەر لە ڕووی خوێندنەوە بێ ئەگەر لە ڕووی تعاملەوە بێ لەگەڵ دەور و بەرە بتوانی بەرە پێ بدە یاوگنی تۆ بتوانانی سەفەرکەی بۆ ئەو شوێنانە کە بتوانانی برەو بۆ بدەیت ئەو زمانە زیاتر فێر ببیت و زیاتر شارەزای ببیت. زمانی عربی زانم از خمامستای عربی ما برهنده من قال هافول جيت هين از زمانی عربی قال توفم خل مول جين جامع عربی قال كنت اوغفين دا عربی خوش بیر ناگی عربي انجليزي مسيحي اخر بعض زمان كردي يوفرهم همي زمان زانم انجليزيه عربيه تركيه فارسيه فيهم همي زمان زانم من زمانی فارسی چون بەهۆی ئەوەی کە ئەمە لەسەر سنوور ئەژیاین نەوەدەکان لێ بە حدودی ئێران و زمانی فارسی بە تەواوەتی فێر بوو دایمن لە هەموو شتەکان گرنگتر زمانە ئینسان هەر زمانێ بزانێ وەکوای ئینسان زیاتر بێت زمانی کوردی بەس عەرەبیەکەی من ئەتوان بەس مشتری پێ بەڕێکم ئەس زمانی عەرەبی زانم بەس نەگەرەک و باش چکمە ممارسە نینە گەل زمانیش بەرەن دەستکێمێ زانم من بەس کوردی خۆمان ینی زمانیتی نازانم بەس بڕێک لێرانی لەگەر ئەو مشتری عەرەب و ئەو شانە لێرانە هەندێک فێر بووین یانەتانی خۆمان لە سەعر و پرسیار ڕۆژانە خۆمان دەکەن کە برێ بە زمانی بەتاواتی نازانم. گەویستی ڕای گەنجەکانمان بووین گومان لێ بوو کە باسی ئەویان نەکرد بێجگە لە زمانی دایک هەنێکیان عەرەبیان نەزانی و یاخود کەمێک عەرەبیان نەزانی باش کاک نەژاد چی وا لە گەنجانمانەکە کە هەوڵ نەدەن بۆ فێربوونی زمانی جیاواز چونکە هەمویان نایاوت پێویستە بزانین بەڵام هەوڵیشیان نەئەدا. ڕاستە خۆی کەوتۆتە سەرەوەی کە چ شتێک وامان لێکە پرسیارەکە و پێچەوە ناکەمەوە چ شتێک وامان لێکە کە فێری زمان ببین کۆمەڵێک شت هەیە کە تاکەکان وا لەیەکە کە هەوڵبەن زمانێکی تر فێر ببن یەکێک لەوانە حەزیان بۆ زمانێکی ترەوە حەزیان بۆ تێکەڵاوبوونی کللتورێکی ترە لە سەردەمی ئەم گلۆبالیزیشنەیە ئەم بەجیهانی بوونەیە شەپۆلێک لە زانیاری بەناو هەموو کۆمەڵەکانە بڵاو بۆتەوە ئەو شەپۆ لە زانیاریە ئەمەنە زۆرە بەردەوامە وای لێ کردووە زۆر ینی گرنگی فێربوونی زمانێکی تری زۆر گرنگ کردووە لەبەرەوەی فریای تەرجمەکردنی ئەو هەموو شتە ناکەون ئەو کەسانی کە زمانەکان نەزانن فریایەوە ناکەون ئەو شەپۆ لە زانیاریە بەردەوام بەسەریعی تەرجمەکەن بۆ سەر زمانی کۆمەڵگەکان و بۆی هەموو تاکەکان توان سوودی لەوەگرن لەبەر ئەوە گەنجەکان یان تاکەکان بەگشتی پێویستە خۆیان فێری زمانێکی تر بکەن بۆی کە هەم ڕاستەخۆ بەرکەوتنیان لەگەڵ کللتورەکانی تر هەبێ و ئەو زانیاریانەش وەربگرن و یەکێکی تریش لە هۆکارەکان تاکەکان کە بیانە فێری زمانێکی تر بن ئەوەیە ئەو ئیشەی کە حەزیان لێیە ئەیانەوێت فێری ئیشێک کە خۆیان داوایەکەن پێویستی بەوەیە ئەو ئیشە کە زمانێکی تر بزانێت ئەوە جوان لێکە کە هانیانەیە بۆی کە چەند فێری زمانێکی تر بن باشە بەڵام کاک نەژاد ئێستا لەوانەیە کۆمەڵی گەنج بینەری بەرنامەکەمان بێ بڵێ پارەیان پێ نەبێ باشە بڵێن کۆم خۆشتان نەزان کۆمەڵی دەورە هەیە ئەم دەوران هەمووی بە پارێکی زۆرە بانوخان حەز ناکە یعنی فێربوونی زمان لە لای کۆمەڵێک ڕێکخرا و سنتەر کراوە بە چینێکی جیاوازترەوەی پارەی پێ نەبێ فێری زمانەکە نابێ بەتڵنیایەوە بە تەکید و پرسی ئاماژەمان پێکرد ئەگەر هەر کەسێک خۆی هەوڵ دەربێ خۆی هەوڵبا بۆ ئەوی کە زمانەکە فێر بێت بە دڵنیایە و فێرە بێ هەر چەندین ڕێگەی فریمان باس کرد باشە بەڵام گەنج لەوانەیە بۆ خۆ دەزانی ئێمە تەبیعەتمان وایە هەندێکمان جاری وایە کە شتێک ئەگەر بە پارە بوو زۆر سەری خینە سەر لەوانەیە کەس ئێستەوە باسی ئۆنلاینتان کرد لەوانەیە کەسێک بزانێت کە ئەو شتە هەیە گرنگی پێنەیە بەڵام حەزی لە خولەکەش بێت و پارەی پێ نەبێت بەڵێ بە دڵنیایەوە ئەبێ ڕێکخراوەکان ئاسانکاری بۆ ئەم
کارە بکەن و خول بەبێ بەرامبەر بکەنەوە بۆ ئەو گەنجانەی کە پێویستیان بەم زمانێ و توانای مادەکان باش نییە بۆیە من بە پێویست تێزانم کە ئێمە خۆمان لە نێوان خۆمانە لە ناو گەنجەکانە بتوانین کۆمەکێک لیان لە ڕێکخراوێک پرسیاریان لێ بکەین بڵین ئایا ئەتوانن خۆلێک پێی بەرامبەرمان بۆ بکەنەوە چونکە خۆتان زانن ڕێکخراومان زۆرە لە ناو کوردستانە و بە دنیای شکێونە خورز نییە تا بۆیان کرێ. کاگرانس پێت وایە کە حکوومەت لەگەڵ ڕێکخراوەکانە هەماهەنگم بۆ ئەوەی کە بارگرانیەک لەسەر شانی گەنج لابدەن بۆ ئەوەی کە فێر زووتر بە ئاسانتر فێری زمانێکی جیاواز ببن بە پێوی من پێشتر بڵین بۆ مودەی ساڵێکیشم لە ڕێکخراوەکە کردووە باماشیەوە بانوخانیش بەڵێ تا ڕادەیەکی باش حکوومەت لەو ڕۆ ئاسانکاری بۆ کردی بۆ نمونە ینی لە مەسایلی ڕێگە پێیان و ئەو شتانە ئاسانکاری بۆ کردن بەڵێ لەو ڕۆ هەماهەنگێکی باش لە ڕووی مادیەوە لە ڕووی مادیەوە بەداخەوە بەس خۆی من هۆکارەکە بە هیچ جێوەرێت ناگەڕێنەوە بۆ حکوومەت بەهۆی قەیرانی دارایی و ئەو وەزای بەسەر کوردستان هاتۆ بەڕاستیەوە نەخورس بووە باشە ئێستا خۆ قەیرانی دارایی نامێنێ ئەی چی بکرێت بۆ ئەوەی کە کار ئاسانی بکرێت بۆ گەنجەکان خۆی بەڕای من شتەکە بێ سەرەتا لە پەرلەمانەوە دەست پێ بکات پرۆژە یاسایەک دەرکرێت کە وا لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە هەمویان لە جێی خۆیانەوە خزمەت بە چینی گەنجکانی تر بە پێی اختصاصی خۆیان بە پێی بڵین سکیڵی خۆیان کە لە چ بوارێک ئاتوانن خزمەتکەن چا بۆ نمونە هەر لە ڕێکخراوی خۆمان کۆرسی فریمان هەبووە بۆ گەنجان یاخود من دایما ئەمە شموتووە لە تاوای دنیا شاوایە و پرسیوی شمەکەوایە هیچ کۆرسێکی فری باش نییە لە ساسە فری بێت پارەیەکی ڕەمزی وەربگیرێت تەنها ئەوەی کە بڵین حەقی شوێنەکە بڵین یان هینەکە هیچ بڵین ئەو کەسانی کە ئەیڵێنەوە خۆیان ڤۆڵۆنتیر بنەوەکەی بەس بۆ نمونە پارەی شوێن و شتەکە نا ئەوە فری نەبێت بۆ لەبەرەوەی کە کەسەکە پێویستەکە ئیلتیزامێکی هەبێ بە شوێنەکەەوە واتە ئەو کەسێک کە فێری زمانەکە ئەبێ بۆ ئەو باشنەیە یاخود ئەوانەی کە خولەکە بەڕێوە ئەبن خۆیان ماندوو ناکە فریە ئاسانکاریشە تقریبان بۆ لایەنی دووەم کە خولەکە بڵێن ئەڵێتەوە بەس ینی ئەشتوانەیە یاحتیمادی تاوای نەخرێتە سەر بەڵام مەبەستم چییە لێرە مەبەستمەوەیە ئەبێ کەسەکە زیاتر ئیلتیزامێکی بۆ دروستە بێت کە ئەو بڵین ئەو بڕێی داناوە ئەو فیە بەسیتەی داناوە ئێستا بۆ نمونە من ئەزانم هەنێک کۆرسەیە لە ناو ئەڵمانیا بۆ ئاوارەکانە کرێتەوە هەنێکی بە پارەیە بەڕاستی ینی بە خۆڕایی نییە هەرچەنە ئاوارەشەوە ینی حکوومەتی ئەڵمانی بەحسا بە مشتێکی بۆ دانین کردووە بەڵێ بەڵام کۆرسی ئەڵمانێکی کەمێک پارەی هەیە طبعا بەڵام ینی ئەلموهیم شتەکە بە تەواتی فری نەبێ باشە باش زۆر چاکە ئێمەش نامانەوە فری بێ بەڵام ئێمە باز لە گرنگەکەکەین باشە سۆزان خان ئەگەر گەنجێک زمان بزانێ چی بۆ ژیانی ئەو گەنجە ئاگۆڕێ گرنگی فێربوونی زمان بۆ گەنجێک بۆ داهاتووی لە چیە پێشگەلەوەی هەلی کار ئەوە هەلی کارەکە لە ڕووی خۆیەوە کە تۆ زمانێکی تر بزانی متمانە بە خۆ زیاترێکە بێ کە متمانە بە خۆت بوو هەوڵی زیاتر ئەیت بێژگەلەوەی کە ئیشی ڕۆژانە تەڕوا لە هەر شتێکە کوردوتەنێڵێ دەسەپاچە مەوەستە کە تۆ زمانە زانی پێویستە بە کەسێکی ترنیە لە بەسیترین شتەکانی ئیشی ڕۆژانە تابێ کە تۆ توانیت با بڵێن عەرەبیە زانی زیاتر هەوڵی سەفەر بکەیت لەبەری زمانی ئەو وڵاتە ئەزانی ئاسانکارە پێویستە بە کەسێ با بڵێن تورکی ئەزانی هەوڵ ئەی بچی بۆ ئەو وڵاتە کولتوری تر فێرەبی هێز زمان هێزە هیچ شتێوەکو زمان هێز نییە تۆ ئەتوانی لەگەڵ چواردۆرە باشتر قسە بکەی باشتر تێبگەی ئەو هێزە چێ پێتە بەخشێ خۆت کە هەوڵدا زمانەکە فێری زمانەکە بێتەوە بەهێز بۆت زمانەکە بێتەوە بە معریفەت و تێگەیشتن بۆت تێکەڵبوون لەگەڵ خەڵکا هێزە فێربوونی شتی تازە هێزە هیچی ناکرێت ئەگەر تۆ زمانێکی تر نەزانی نەک لەوەی تۆ زمانی دایکەکە زۆر فریات ناکەوێت لەبەری دنیا ئاسانکاری کراوە هەرە توانی بەڵام تۆ ئێسەگە کتێبێک نووسەرێک زۆر مەجیبیت لەکوێ بە زمانەکەی خۆی کتێبەکەی بخوێنیتەوە چێژێکی تری هەیە زمان دائیمەن کە تەرجومە ئەکرێت هەر لە کوردەکەی خۆمانەگە کوردیەکی جوانی فەسیح بزانی زۆر جوانتر لە شعر تێگەی لە کوردی خۆمان تێگەی و هەر لەسەر بابەتێکی تیش بۆ کۆرسی زمان ئەو سعرانە زەخ کراوەتەوە تۆ ئەچی بۆ کۆمپانیایەک داوا لێ ناکات
کۆرسی زمانی جامی ئەمریکەکەی بۆ بەری کە نرخێکی زۆری لەسەردانراوە باشە ئەو با بڵین کە ئەدەتۆ بچی بۆ ماستەر بۆ دکتۆرا ئەبێ ئەو کۆرسە بەرزانە با بڵێن قورسانە ئەبێ ئەوانە بخوێنی بەرامبەر ئەوەش ئەمە مۆڵە کرا بە بزنس نا زۆر نا کراوە تۆزێ ژیان وایە پارە ئیشەکان بەڕێوە ئەبا زۆربەی کات تۆ تا نرخێکی زیاتر نەی لەوانەیە ئەسڵەن قەتری نەزانیت لەوانەیە ئەو ئیرتیزاڵ مەزبوطە نەکەیت هەروەکو بەڵێ بە فریمان زۆرە ئادەی بزانی ئەگەر فریە و ئەگەر خۆفێرکردنە کێ ئەو هەوڵە ئەیات بەسکە ئەو نرخە ڕێزێکی تریشی هەیە ئەڵێ من چوم لەوێ ئەو کۆرسم بینیوە و معتەریفترێکیشە بۆیە هەر شوێنە و هەنێ جاشتەکان جیاکراوەتەوە ئەگەر تێکەڵیش نەکرێ باشترێکە کاک نەژات لە ژانی ڕۆژانەمانە ئەبینێن کاتێک گەنجێک قسە ئەکا ئەها جار بەجار وشەی ئینگلیزی تەیەکەن ئەوانی ترگاڵتەی پێەکەن یانیش لەناو خۆیان ئاڵێن ئەوە بەس بۆ پۆزە یاخود لە خۆباییە بۆیەوە ئەکا ڕات چیە لەسەرەوە ئایا بەڕاستی پۆزێکە وەکو پۆزێک بەکارێنن ئەو وشە ئینگلیزیانە یاخود نە بۆ ئەوەیە کە ئینگلیزیەکان باشتر ببە خۆی هەردوو حاڵەتەکە هەیە بەس بۆ نمونە کەسێک کە ئەوێ فێری زمانێکی تر بێ مێشک بەو شێوازەیە ئەو وشانەی کە بەردەوام خەریکە فێرێ بێت و لەبەرێکات و ئیش و پێکای بەکارێنێتە بەشی پێشەوە ینی دایم تاوێ ڕستەیەک دروست بکە ئەو وشانی کە زۆرترین کات لە ئاخیر کە حاڵەتەکانە بەکاری هێناوە هێتە سەر زمانی ناخۆداگایە هەندێکی و ئەشکرا بڵێ هەنێکی بەڵە بۆ پۆزە زیاترە تۆ لە هەردووشیان هەیە لە هەردووکیان هەیە وەڵڵاهی بڵم چی لەوانەیە پۆزەکەی زیاتر بێ چوار وشە ئینگلیزی تێکەیتر ئەم پێت ئەڵەن کەسێکی خوێنەوارە بە حساب بیانەوە تا کەسێکە ها زمان نەزانێ ئینگلیزی پێ زۆر چاکە لە هەمان دەستخۆش لە هەمان گەنجەکانی پێشوو کە پرسیارمان لێکردون دووبارە پرسیارمان لێکردونەتەوە کە ئەگەر زمانێکی زیاتر لە زمانی دایک بزانن ئایا کار ئاسانیان بۆکە یاخود چی لە ژیانیان ئاگۆڕێ با بزانین ڕایان چیە. زمانێکی کە بزانی زمانی دووەم یا سێم بزانی تۆ پێویستی بە کەسی سێم نییە بۆ یارمەتیدانەی لەم لەولا بێ هیچ گیر و گرفتێت تۆ ئەتوانی هەموو ئیشوکارەکانی خۆ بەڕێ بکەیت و هیچ گرفتێک بۆ پێش نێت شارەزای ئەدەبیاتی ئەو زمانی کەبی شارەزای سیاسەتی ئەو زمانی کەبی شارەزای هەموو چین توێژەکانی ئەو زمانی کەبیت زۆر باشترە ینی چەند ئەزمۆنێکی بزۆنی بووی چێترە بووی بۆشترە هەر شتێکی بزۆنی يعني خو قطابخانيجي أزقل طلبة خو أزماني عربي توفم يعني مشرفي باباتي بخود بيشتمن تو أزماني عربي قال طلبة بافيد عربي أخو لو بيقولن شيترا وبوشترا جيبوب سركان من زۆر شتە گۆڕێ تۆ بۆ نمونە ئەگەر زمانی جیاواز بزانی بچیتە هەر وڵاتی پێویست بە متەرجم نییە بە خۆت ئەگەڕێیت بە خۆت هەموو مامەڵەکانی خۆتەکەی هەموو ژیانی خۆت لەوێ توانی بە مسۆگەری دابینکەیت و ئیش و کاری خۆت بەڕێ بکەیت ینی زانینی زمانی جیاواز بەلای من گرنگترین و کاریگەرترین شتە لە ژیانی هەموو ئینسانێک ئەمە هەر تشتێکی مرۆڤ ژیانە خۆدا فێل بیت بژیتن مرۆڤێ باش ئەوەیە هەر علمێکی تشتێکی جێبزانیت و علمێکیدا خۆ تێدا gelek شارەزاکردن تا تەخەسوس هەبیتن بجایکە یعنی دمیتن سەر حەزا مرۆڤی ئەس خۆ بگەف کە شخصیان ئەس نەشێمە یعنی خۆ فێری زمانە بکەم چکە زیکاش بیرکەم زۆر شتە گۆڕێ چاوکراوە ئەبیت بۆ هەموو شتێک پێویستە لە دەرەوە بیت لە سەفەر بیت ڕۆژی زمانە بە تاکید ئەگەر زمان ترزانی بە ئێمە لەوانەیە لە جێشی تاین بە لە شەریکاتێک لە کۆمپانیا لەو بەخۆ دەزانە زە ئەنوا شوێنەیە پێشیان بە زمانێزە هەیە ئی کوردیە عەرەبیە ئینگلیزیە ئەنوا زمان وەز ئێمە ئێستا لێ نازەکە ئەمە زانی بەلانەیە ئیشەشکە لۆ ڕێکت بە چەند زمان بزان ئەوەندە نەفرێت بۆ ئینگلیزی وانە بزانی باشانی ئەتوانی زیاتر لەگە خەڵک بدوێ گوێبیستی بۆ چوونی گەنجەکان بوون باشە یەکی کاموتی ئەگەر چەند زمان بزانی ئەو نەکەسی قسێکی باوی شێڵێ چەند زمان بزانی ئەو نە مرۆڤی و زۆر بە گرنگیشوە باسێکن ئەم قسەیە لە چۆ سەری هەڵاوی ینی زۆر بڵاویش هەڵێ
بیستوتە طبعا بەڵێ، بەڵێ. ئەمە لە چۆ سەری هەڵاوە من بە پێوەی کە خوێندومەتەوە ئەڵێ بە پێی ڕیسێرچێکە لە زانکۆی شیکاگۆ کراوە ئەڵێ هەر کەسێک بێجگە لە زمانی دایکی زمانێکی تر بزانێ ئاسانکاری بۆ کا بۆ ئەوی کە بڕیار با لە ژیانیا ئیتر هەر بڕیارێک بێت کە تۆ بتێبی لە ژیان تا نەک تەنها مەسەڵ بڵین بە کوردی داوانێت تۆ بە ئینگلیزیش بیر لە مۆزاعکە بکەیتەوە و دوای بیشکیتەوە بە عەرەبی واد لێکە بەدنیای و قسەی زۆر تەواوە تۆ نەک کەسێک بیلانێ سێ چوار چونێکی تر هەیە ئەڵێ ئەگەر بۆ نمونە هەر زمانێکیش بزانی هەر وەکو زمانی دایک و ئەو بۆ شێوەی بیرەکەیت نانا ناوانە وانە ڕای جەنابەت چیە لەسەر ئەوەی کە ئەڵێ بڕیاردان بۆت ئاسانە بێ ئایا بەڕاستی زمان نزانین واد لێکە کە بە ئاسانی بڕیار بێ خۆی ئەمە بڵین وەکو زیادێت بۆ پرسیارەکەی جەنابیشە و بۆ هەموو ئەو گەنجانیشی کە ئێستا گوێیان لێمانە حەزەکەم یەک شت بڵێم کاتێک کە زمانیشکە فێرە بیت زیاتر تاوان متابعی کللتوری و زماناکە یەشە لەوانە فلیمەکانیانە بۆ نمونە زمانی ئینگلیزی کە متابعی فلیمی ئینگلیزیەکەی دواتر کاریگەریت لەسەر شخصیەتە دروستەکات لەسەر کەسایەتی دروستەکات لە کاتی بڕیاردانە زۆر جار ئەوەی فلیمەکە بە سەرتازاڵە کوردیەکەی کەڵچەرەکەی خۆت یعنی کەمێک لاوازترە لە چاو ئەو بڵین ئەو بەشەیە و هەروەها کە زۆر فێری زمانێکە بی مدێر خۆتی پێوە خەریکەکەیت لە واو لە یەکێشێک پرسیارە لێکا سەرەتا لە مێشتا وەڵامەکەی بە ئینگلیزیە دواییکی تۆ بە کوردی و باسی ئەوە شەکەم بۆ فێربوونی زمانێک پێویستە بە ئینگلیزی بیر بکەیتەوە ینی هەر زمانێک ناگە ئینگلیزی بە ئینگلیزی بیر بکەیتەوە ئەوە بڵین لا قۆناغێکی زۆر پێشکەوتووە کە بڵین زۆر بەتاواتی لەسەر زمانەکە ڕایت پاشتر شێوازی بیرکردنەوەکەشە هەر بە ئینگلیزیە بە تەنانەت وشە سازیەکانیشە یان بۆ نمونە کاچیتە شوێنێکەوە کە ئەتەوێت تعبیر لە هەستێکی خۆکەی لە ناختە سەر بە ئینگلیزیە دوای مەگەبیکرد باش یعنی ئەتوانین سۆزان خاتوانین بڵین فێربوونی زمان وا لێکە گەنجێکی ڕۆشن بیرتر بی باوەڕ بەخۆ هەبێ ینی نەگەتیڤانە بیر نەکەیتەوە بۆ ڕۆشنبیرەکە ڕاست بۆ بیرکردنەوەکە بەڵێ کە تۆ گەنجبی فەرقی هەیە لە زۆر شتا وەک لەوەی کە تۆ بڕیارێکەی دژایەتی لەوانەیە بکرێت گەنجیت بڕیارێکی قورسە ئەوێ بیت تۆ لەکوێ ئەو بڕیارە نەتوانی بەڵگەی لەسەر کۆکەیتەوە نەتوانی سێی کولتورەکانی تر بکەیت سێکی ئەگەر ئەم بڕیاری تۆ لەم با بڵێن ئەم شاری تۆ لەم سنوورە جوغرافیای ئەیت چ کاردانەی چۆنە بەس لە وڵاتێکی تر لە چەند زمانێکی ترا چۆنە کە تۆ زمانەکانی تر شارەزابی کولتورەکانی تر شارەزابی بەڵگە کۆکەیتەوەڵی یعنی فێربوونی زمان کێشە بۆ دروستەگە لە ڕێی کولتور و ئەوانەوە کێشە دروست ناکە کێشە حیلەکات تۆ ئەتوانی بڵێ ئەوەی لای ئێوە زۆر قورسە ئەو بڕیاری ئێوە قورسە ئەها لەو کولتورە چۆنە نەک هەر زمان نەک هەر ژیانی کولتور لە زۆر شتا باڵدن ژیانی ڕۆژانە لە خواردنە لە جلە لە شتایە تۆ تاوتوانی پشت بە خۆت بەستی باشترێکە بە هێسترێکی ئەوەش زمان بە زمانت گەی بۆ مۆزۆی بێهیواییەکە زۆر جارەوترێ گەنجانی ئەمە بێهیوان وڵای کە بێهیوا بووی دە زمانزانی هەر بێهیوای هەر نێگەتیڤ خراپتر سێشتە نێگەتیڤەکانی ترەکەی بە زمانی تریش کاک نەجات سۆزان خان باسیەوەی کرد کە هەرچەند زمانی زیاتر بزانین ڕۆشنبیرتری چۆن کاریگەری هەیە لەسەر ڕۆشنبیری تاکەکان بەڵێ خۆی زمان نازنامەیەکی تر پێەیە فێربوونی زمانێکی تر واتە نازنامەیەکی تر پێەیە تۆ ئەو کۆمەڵگەیانی تر بۆ فێری زمانی ئینگلیزیە بیان عەرەبیان فارسی ئەبی بە ئەندامێک لەو کۆمەڵگەیانەی ئەوانە بۆ نمونە هەر گروپێکی ئینگلیزی هەبێتەوە توانین بچیتانایەوە زۆر بە ئاسانی لەگەڵیانە قسە بکەیت و شتەکانیان لێوەربگریت و تێکەڵی کولتورەکان ببیت لە هەمووی گرنگترەوەی ئەدەبیاتیان بخوێنیتەوە تێکەڵی کولتوریان ببێ کۆمەڵی کولتوری تر وەربگریت بگورە قسەکەشتن بڕی چ کاریگەریەکێ بێ لەسەر ئەوەی کە گەنجێک دروست ببێت کە باوەڕی بەخۆی بێ ئایا بەڕاستی ئەگەر گەنجێک پێنج زمان بزانێت زیاتر باوەڕی بەخۆیەتی لە گەنجێکە بە زمانی دایک بزانێت سوزان خان ئاماژەی بە هەندێک شتیا لەبارەی ئەو دەسەڵاتەوە بزە بەدانی فێربوونی زمان اعتماد بە نەفسێک تاتێ وات لەیەکە کە تۆ تاوان ئەوەکو باسم کرد ئەو شەپۆرە لە زانیاریە تقریبان زانیاریە هەمووی بەڵام بۆی بێ ئەو زانیارانە بکەی بە شتێک کە بەڵگەی بۆ کۆکەیتەوە و بیکەی بە نۆڵج واتە معریفەیەک ئەوە پێویستە بەوەیە کە بە زمانەکانی تر بزانێت بۆ زمانێکی وەکو ئینگلیزی کە زمانێکی جیهانیە جا شتێکیش هەیە ئەڵە نۆڵج ئس پاوە یعنی
معریفە بریتە لە هێز و دەسەڵات ینی تۆ بە فێربوونی زمانی تر دەتوانێت ئەو معریفەیە بەدەستبێنی کە لە ئاخیرە دەسەڵاتە بۆ گەڕێتەوە دەسەڵاتیش هەم باوەڕ بەخۆبوونە بۆ زیاکە و باوەڕە بەخۆتە بێ و توانیت تقریبا لەگەڵ هەموو کەسێکە لە هەموو شوێنەکانە بەشداری هەر ئیشێکە بوێ بیکەیت ئەمە خۆی لە خۆیان ئەتما بەنەفسایەت زۆر باشە دەست خۆش بانوخان خۆ دەزانی هەموو مرۆڤێک کە لە دایکە بێکەمین بەرکەوتی لەگەڵ خێزانەکەیەتی خێزانی کوردی خۆمان با ڕاشکاو بین باشە تا چەند هاوکار ببووی کەمە فێری زمانێکی تر بین دایکمان باوکمان ئەکەوێتەوە سەر ئەو ئینڤایرۆمنتی کە تیا گەورە بووی ڕاستە ینی ئاستی ڕۆشنبیری خێزانەکەت لە چی ئاستێکایە بۆ نمونەگەر لە خێزانێکە گەورەبی مامۆستایی نزی بن مامۆستاکان لەوانی حەزکە مناڵەکانیان فێری نزیێکی باشتر بن وەک لە خێزانێک کە ئاستی خەنەواریان ئەو نەبێت گەنجەکە بۆی فێری زمانێکی تر بێ بە دایک و باوکی بەدڵنیاییەوە بەدڵنیایی و دایک و باوکی بە یارمەتی دەربن باش ئەکرێ بۆ گەنجێکیش خۆ دایک و باوکی ڕۆشنبیر نەبێ ئیتر فێری زمان نەبێت نا بەدڵنیایی ئەوە هۆڵدەر ئەوە ئینسانەکە کەوێتەوە سەر ئینسان خۆی بە خۆت هەوڵ بێ لە ژیانتا هەرچێکت بتوێ ئەتوانی بیکەی بە خۆت بەڵام یەکەم تەئسیر خێزانە بەڕێی من باش زۆر باشە کاکبانس چ تەمەنێک گونجاوە بۆ ئەوەی کە کەسێک فێری زمانێکی جیاوازتر ببێ خۆی من ڕای چەند بڵین چەند کەسێک لە مختص لە وارە خوێندومەتەوە ئەڵێن سەرەتا پێویستە زمانی دایک بزانێت بە تەواوەتی بەیسێکی تەواو کاملی هەبێت لە زمانی دایکە لەسەرەوە فێریز بۆیە بەڕای من لە دوای 5 ساڵیەوە زۆر باشە کە کەسێک زۆر باشە چکە من زۆر کەسە ناسم مناڵەکەی کە خەریکە فێری قسابێ ئەوەنە سێری کارتۆن و تەلەڤزیۆن ینی هەموو کەناڵەکان ئینگلیزی بووە بە ئینگلیزی قساکە و دایک و باوکەکەش ئینگلیزی نازانن بەڵێ ئەو حاڵەتە زۆر بۆ ئێستا لە کۆمەلگا بەداخەوە چونکە هەر کەسێک کە زمانی خۆی نەزانێت شوناسی خۆی نازانێت بەداخەوە کەسێک دەرەچێت لە گەورەیە کە بڵین بۆ دەرەوە گەورە بێت وێرە گەورە باش باسی شتێکی تر بکەین کاک نەژاد ئێستا لەوانەیە گەنجێک خوێنەواری نەبێت و حەزپیا فێری زمانێک ببێت وەکو ئەو خەڵکە باشە نمونەشە بۆ کە خوێنواری نە بۆ فێری زمان بووە یەکەمین شت چی بکە ئەو گەنجە بووی کە فێری زمانێکی تر بێت و خوێنەواریشی زۆر ئاساییە خوێنواریش نەبێت توانی فێری زمانێکی تر ببیت واتە چۆن ناتوانین فێر ببێت لە ڕێگەی بینینی فیلم و کۆمەڵک درامای بیانیەوە توانی فێر ببیت و بە شێوازێکی تریش دەتوانانی لە ڕێگەی سۆشیال میدیاوە هاوڕێت دروست بکەیت دەتوانێت ڕەفاقەتی خەڵکی تر بکەیت لە دەرەوە بۆ شێوازەش فێرە بێت نمونەشمان هەیە مام حاجیەک هەبوو لە سۆشیال میدیا راپۆرتی دەسەر کرا بوو ئەو خوێنەواریشی نەبوو بەڵام چەند زمانێک هێزانی تەنانەت پەیوەندیشی دروست کرد لەگەڵ خەڵکە بە زمانێکی بیانیش قسەیە کرد ئاسایی بوو بۆیە خوێنواریش نەبێت گرنگ نییە توانی فێری زمانی تر بێت دەستخۆش بانوخان بە یەک دێر پێم بڵێ کە بۆچی گرنگە گەنجانمان زمانێکی جیاواز بزانن بۆ ئەوی گەنجان متمانە بە خۆیان دروستکەن باش کاکبانس تۆ پێم بڵێ شتێک بە گەنج بڵێ بە یەک دێر بووی کە خۆشەویستی زمانێ لا دروست بێ و خۆیان فێری زمانێکی ترکە هەتاکو فێری زمانێکی زیاتر بیت ئەونا لە دنیا قاڵترە بیت سۆزان خان دنیای تر ببینن بێجگە لەو دنیای کەتیایە باش کاک نەژاد تۆ بەڵێ زمان گرنگە بۆ ئەوەی کە مێشک چالاکەکە و خۆراکی دەستە و مێشک و ڕۆحە دەستخۆش زۆر بەخێر بێن لە کاتمان گرتن بۆ ئەمڕۆ بە هیواین توانی بێتمان کە کاریگەریکی باش دروستکەین لە لای گەنج تاکو فێری زمان بێ لە کۆتاییە بۆ چوونی هەرێکێکتان بەجیا وەرەگرین لەسەر دانیشتنەکەی ئەمڕۆمان و تەوەری ئەمڕۆمان دووبارە بەخێرمان لە کۆتای بەرنامەکە هیوادارم سوودێکی باشمان بە گەنجانی کوردستان گیان بێت و ئیشەڵا تمۆ حەکی باشمان لاتان دروست کردووە کە بتوانن فێری زمانێکی تر بن جا زمانەکە چی ئینگلیزی بێ یان عەرەبی بێیان هەر زمانێکی تر بێ پێویستە هەوڵ بین فێری زمانەکانی تر ببین و فێربوونی زمانیش بە چەند شێوازێک هاتەیە پاڕێ بە چەند هەنگاوێکە
ئەویش لەوانەیە سیستەمی پەروەردە کۆمەڵی ڕێنمایانمان بنێ بۆ فێربوونی زمانیتر بەڵام لە ئاخیرا کەوتۆتە سەرەوەی کە تاکەکان خۆیان حەزیان بۆ زمان هەبێ و بە گرنگی بزانن. لە کۆتایی بەرنامەکەدا داوا لە گەنجانەکەم هەوڵبن پێش ئەوەی بگەن بە ئامانجەکانتان هەوڵبن بۆ خۆتان کە هەوڵتان بۆ خۆتان نابووی دنیایەکی باشتر و جوانتر ببینن لە ڕێی فێربوونی زمانەوە. ئەم گفتوگویانی کە کردمان تەنها بۆ بوو کە گەنجانمان زیاتر هەان بین بۆ فێربوونی زمانێکی تر بێزرە لە زمانی دایک و هەروەها ببن بە بەشێک لەو شەپۆلە گلۆبالیزمی کە هەموو جیهانی گرتوتەوە واتە گەنجانی کورد زیاتر بە جیهانی بن و زیاتر هەڵی بەدەستێنانی زانیاری بن لە هەر بوارێک کە خۆیان بیانەوێت و بۆ ئەمەش کلیلی بەدەستێنانی زانیاری و ئاسانترین ڕێگە بۆ بەدەستێنانی زانیاری ئەوەیە کە زمانێکی کە بزانی بێژە لە زمانی دایک ئیتر عەرەبی بێ فارسی بێ ئینگلیزی بێ هەر زمانێکیکە بێت و زۆر